ئاژانسە جیهانیەکان لە زاری چەندین شارەزای ئابووری و سیاسیەوە بەردەوام باز لەو پێشهاتان دەکەن کە لە دوای دەست بەکاربوونی جۆ بایدن وەک سەرۆکی ئەمریکا لە 20 کانونی دووەمی ساڵی داهاتوو ئەگەری هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووبدەن. لەو پرسانەش بابەتی گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و هەڵوەشاندنەوەی ئەو سزا و گەمارانەی بەسەر کۆماری ئیسلامی ئێران کە لەلایەن ئیدارەی دۆناڵد ترەمپ سەرۆکی یاسای ئەمریکا سەپێنراون، هەروەها پێداچوونەوە بە دەستێوەردانی سەربازی سعودیە و هاوپەیمانەکانی لە یەمەن. لەو چوارچێوەشدا ئاژانسەکان ئاماژەیان بەوە داوە کە بەشێکی زۆری سەرکردەکانی جیهان و بەتایبەت ئێران پیان وایە هەڵبژاردننی بایدن گۆڕانکاری زۆر گەورە لە سیاسەتی دەرەکی ئەمریکا دەهێنێتە ئاراوە. لەوانەش گەڕانەوەی ویلایەتە یەکگرتووەکان بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی، ڕێکەوتنی ژینگەی پاریس، ئەنجومەنی مافی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و نوێکردنەوەی پەیماننامەی ناتۆ و هەڵوێستەکانی ئەمریکا لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و پەرسی ئەتۆمی ئێران. ئاژانسەکان ئەوەشیان خسەڕ و سیاسەتی سەپاندنی زۆرترین سزا و فشار لە دژی ئابووری ئێران ژیانی ملیۆنان کەسی لە دانیشتوانی ئێران شێواندووە، بەڵام بایدن بەڵێنی داوە ئەمریکا بۆ ڕێکەوتنی ئەتۆمی بگەڕێتەوە و ئەگەر ئێران لەسەر بەڵێنەکانی بەپابەندبوون بە بەندەکانی ڕێکەوتنەکە سوور بێت، ئەوە ئەمریکاش سزاکانی لا دەبات. لەو چوارچێوەشدا جۆ بایدن سیاسەتی سەپاندنی زۆرترین سزا کە لەلایەن ترەمپ جێبەجێ کراوە بە سیاسەتێکی شکست خواردووی هەژمار کردووە و بە بڕوای بایدن بەهۆی سیاسەتە نەشیاوەکانی ترەمپ بەرامبەر بە ئێران ئێستا لە هەموو کات زیاتر تاران نزیک بۆتەوە لەوەی ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بابەتێکی تر کە ئاژانسەکان ئاماژەی بۆ دەکەن پرسی دەستێوەردانی سەربازی سعودیە و هاوپەیمانەکانی لە یەمەن و لەو بارەیەوە ئاشکرایان کردووە. جۆ بایدن چەندین جار دووپاتی کردوتەوە کە ئەو دژی دەستێوەردانی سعودیە لە وڵاتانی یەمەن و هەر بۆیە چاوەڕوان دەکرێت لە سەردەمی سەرۆکاتی بایدندا ئەمریکا بە هەموو شێوەیەک فرۆشتنی چەک و کەرەسەی سەربازی بە سعودیە و هاوپەیمانەکانی ڕابگرێت. لە کۆتاییدا ئاژانسەکان بە شێوەیەکی گشتی تیشکیان خسۆتە سەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی جۆ بایدن دەڵێن پێشبینی دەکرێت هەندێک دەوڵەت و حکومەتی ئەو ناوچەیە لە سەردەمی بایدن بڕوخێن و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیتر نەتوان بە پشبەستن بە فرۆشتنی نەوت و ڕژانی پارە ئەمریکا بێدەنگ بکەن. Patience has been rewarded now for more than 240 years.